هەموو هاوڵاتیان دڵنیا دەکەمەوە کە بەم پرۆژە ئێمە ئەگەر تەواوی بکەین ئێمە منەتمان بە هیچ لەم فشارانە نابێت کە بەکار بهێنرێ وەک فشاری سیاسی بۆ سەر هەرێمی کوردستان یا بۆ وەک فشارێک بۆ ملپێکەسکردن و دەستکەوتنە بنژێسەری ئەم لاو ئەولا. لە ئێستادا دەنگۆی دروستبوونی قەیرانی ئاو بووەتە پرسێکی گرنگ لە هەرێمی کوردستان و لە لای هاوڵاتیانیش مشتومڕی لەسەر دەکرێت، بەڵام ئەوی جێگەی سەرنجە تا ئێستا حکوومەتی هەرێم لەسەر ئاستی ڕسمی هیچ هەڵوێستێکی ڕانەگەیاندووە و لە ئاست ئەم پرسە بێدەنگە. وەزیری پێشووی کشتتوکاڵیش ئاماژە بۆ ئەوە دەکات سەرڕای بێباچی حکوومەت و دابین نەکردنی بودجەی پێویست بۆ وەزارەتەکەیان بۆ بنیادنانی بەندا و گڵدانەوەی ئاو، بەڵام لە ماوەی کارکردنی وەک وەزیری کشتتوکاڵ توانرا لە کۆی 8 بەنداوی پلان بۆ دانرا و 6 بەنداو تەواو بکرێ. ئەمەش بە ئەمانەتێک دەزانێت کە بەرامبەر هاوڵاتیان لەسەر شانیان بووە و بەجێیان گەیاندووە. کێشەی حکوومەتی هەرێمی کوردستانەوەی ئەولەویەتی نییە، یعنی ئەولەویەتی ئێمە گرنگی پێدانی ئێمە تەنها بریتی بووە بە سێکتەری نەوت. من چەند جارێک ڕامگەیانە بۆ ڕای گشتیش و لە ئەنجومەنی وەزیران کە کاکە با ئێمە بین گرنگی بە سێکتەری کشتتوکاڵ بدەن کە دوو بەشی زۆر گرنگ لەخۆ دەگرێت کە دابینکردنی ئاسایشی ئاوە و دابینکردنی ئاسایشی خۆراک. بەداخەوە فەرامۆشیکردن و بێپلانی بێبەرنامی حکوومەت وا کردو کە ئەم سێکتەرە گرنگانە فەرامۆش کراون و ئێمە لە کاتی خۆیدا بەڕاستی گرنگێکی باشمان پێداکە. بەتابەت مەکاکە گەر دڵێن قەیرانی داراییشە خۆ ینی بەڕای من قەیرانی داراییشە چۆنیش بێ دەبێت و پارە پەیدا بکەی و دابینکەی بۆ ئەم سێکتەرە گرنگ و ئەو بابەتانێک کە ئەولەویتانێ بۆ ژیانی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان. لە کاتی خۆماندا ئێمە 6 بەنداومان تەواو کرد، ئیفتتاحمان کردن ئەوە خەڵک دیارە دەزانێت ڕەنگە ئاگادار بێ کە ئەویش خزمەتێکی گچکە بوو بە هاوڵاتیان بە هەرێمی کوردستان بە کشتتوکاڵی ناوچەکە بۆ ئاوی خواردنەوەی ناوچەکە بۆ هێندێک بۆ گەشتیاری کە هێندێک لەو بەنداوانە دیمەنێکی جوانێ بە ناوچە جیاجیەکان بەخشیوە. خەریکە وڵاتانی دراوسێ لە ڕێگەی گرتنەوەی ئەو ئاوانەی دەڕژێنە خاچی هەرێم قەیران و کێشەی جددی بۆ عێراق و هەرێمیش بخڵقێنن کە دوور نییە ڕەهەندی سیاسی و ئابووریشی هەبێت. ئەم وڵاتانە بێگومان ڕۆژێک دادێت کە وەکو خۆیان ڕایان گەیاندووە وەک چۆن عێراق و هەرێمی کوردستان نەوتی هەیە نەوتیان پێدەفرۆشێ ئەوانیش ڕایانگەاندوو کە ڕۆژێک دادێمە ئاوتان پێدەفرۆشێ. ئەوەشی جێگەی سەرسوڕمانە تا ئێستا بەرپرسانی هەردوو حکوومەتی هەرێم و بەغدا بێباکانە مامەڵە لەگەڵ ئەم دۆخە مەترسیدارە دەکەن. بە پرۆژەی ئەم 4 بەنداوە کە دواتە کەمانە 7 بەنداویش بەڵام با بڵم ئەو 4 بەنداوە سەرچیە ئێمە دەتوانین پێویستی هەرێمی کوردستان هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ئاودا بۆ خواردنەوە بۆ پیشەسازی بۆ کشتتوکاڵ بۆ گەشت و گوزار جێبەجێ بکەین. باشترین وەڵامە بۆی کە تو خۆت لە مەترسی وە لە کێشەی ئاو ڕزگار بکەی بەندا دروست بکەی نەک بکڕوزەوە و بڵاڵێەوە لە وڵاتان ئایا چۆڕێک ئاوە زیاتر بۆ بەردەنیا بۆ بەرنادۆشکە ئاوا لە کۆتایی هەدەوێت بەربدرێتەوە، بەڵام کە کاتێک بەنداوێکن نەبێ ئەم ئاوە کۆ بکەیەوە ئەم ئەوە بەزایە دەڕوا و هیچ سوودێکی نابینرێ. ئاو وەک چەکێک بەکاردێنن بۆ ملپێکەسکردنی گەلان بۆ کڕینی ئیرادا و بۆ فەرزکردنی سیاسەت و بڕیارەکانیان. وڵاتانی ئێران و تورکیا ماوەیەکە لە ڕێگەی گرتنەوەی ئاوەوە هەڕەشە لە هەرێم و عێراق دەکەن و تا دێت مەترسی دروستبوونی قەیرانی ئاویش لەسەر هەرێم زیاتر دەبێت تاوەکو ئێستاش حکوومەتی هەرێم نەیتوانیوە ڕێگر بێت لە بەرامبەر گرتنەوەی ئاو. ئەمە لە کاتێکدایە حکوومەتی هەرێم دەیتوانی لە ڕابردوودا بە پلانی استراتیژی و بنیادنانی بەندا و مەترسیەکان دوور بخاتەوە و دلە ڕاوچەی هاوڵاتیان بڕەوێنێتەوە، بەڵام وەک سەرجەم کەیسەکانی دیکە ئەم حکوومەتە بە بێپلانی و بەدەستی خاڵی خەڵک ڕوبەڕووی قەیرانی نوێ دەکاتەوە. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.